ڕۆژی جیهانی شارەکاندا لە سیویەکی تشرینی یەکەمدا ژمارەیەک شار بە شاری داهێنان ئەناسێنێ لە چەند بوارێکی جیاوازدا کە ئەمانەن ئەدەب، موزیک، هونەر، هونەرەکانی میدیا، فلم، پیشە و هونەرەکان، پیشە و هونەرە میلیەکان، دیزاین و هونەری خۆراک دروستکردن. بێگومان بۆ هەموو ئەم بابەتانەش کۆمەڵێک مەرج هەیە بۆ ئەوەی کا ببی بە ئەندام، بەڵام با گفتوگویەک لەگەڵ میوانەکانمان بکەین، کۆمەڵی میوانی ترمان لەگەڵا دواتر زانیاری زیاترتان پێدەین. لەم بەشەیە کۆمەڵێک میوانی ترمان لەگەڵا کە بەڕێز مامۆستا ئەحمەد بابان کە بەڕێزیان بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بابانن و هەروەها نەوەی ئیبراهیم پاشای بابان و ئەوڕەحمان پاشای بابانن و هەروەها ئەکرەم عوسمان نوعمان کە بەڕێزیان لێپرسراوی کولتوری و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریمن و گفتوگۆکەین لەگەڵیان بەڕێزێکی تریشمان لەگەڵە کە بەڕێزیان محەممەد فاتح بابان بە هەمان شێوە ئەوانیش نەوەی ئیبراهیم پاشای بابان و عەبدوڵڕەحمان پاشای بابان. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش، ئەم ڕۆژە پیرۆزەتان لێ پیرۆز بێت و فەرمو پیرۆزبایی خۆتان ئاراستە بکەن. با لە کاک ئەکرەم عوسمانەوە دەست پێ بکەن. فەرمو کاک ئەکرەم. پیرۆزبایی لە ئێوە لە هەموو گەلی کوردستانەکەم بە تایبەتی 237 ساڵەی شاری سلێمانی. شاری سلێمانی هەرچی بۆ بکەی ئێشتاکەمە بە دڵنیاییەوە. دەستەکانە خۆش بێ مامۆستا ئەحمەدیان فەرموو. پیرۆزبایی لە دڵەوە زۆر گەرم ئاراستەی دانیشتوانی شاری سلێمانی و دانیشتوانی سەرتاسەری هەرێمی کوردستان و هەر کوردێک لە هەر شوێنێک نیشتەجێ بێت. پیرۆزبایی بنیادنانی شاری سلێمانی یادی 237 ساڵەی ئەم بنیادنانە جوانەی شاری شاران، شاری نازداری سلێمانی لە هەموو لایەک بێت. دەستان محەممەد ئەگەر تۆش پیرۆزبایی خۆم ئاراسی ئێوەی بەڕێزەکەم و پیرۆزبایی هەموو خەڵکی کوردستان و شاری سلێمانی خۆشەویستیشەکەم بە هەماشەوە. زۆر بەخێر دەست خۆشتان. بێمەوە لای کاگەکرم با باوسێکی ئەوە بکەین تا چەند گرنگە کە ئێمە گرنگی بەم ڕۆژە پیرۆزاین باسی ئەوە بکەین پارێزگاری لە کەلتور و کەلەپوری خۆمان بکەین. ئەمە تا چەند گرنگە؟ وڵاهی ئەتوانم بڵم وەکو ئێستا عەرزم کردی هەچی بۆ ئەم شارە بکرێ ئێشتا کەمە، بەڵام بە تایبەتی کەلتور و کەلەپوری کوردی ئەتوانم بڵێم بەشێکە لە ژیان، بەشێکە لە حەیات. ئێمە لەم وڵاتە ئاژین، پێویستە کەلتور و کەلەپورەکەشی ڕێزی لێ بگرین، چونکم بۆ ئەگەر کەلتور و کەلەپورەکەمان نەبوو نازنامەشمان نابێت. بە دڵنیاییەوە. دەستەکانە خۆش بە مامۆستا ئەحمەد. ئەگەر بەڕێستان لەسەر بنیادنانی شاری سلێمانی بە کورتی گفتوگویەکمان بۆ بکەیت و هەروە باسێکمان لە ئەو شارستانیەتە بۆ بکەیت کە لە سەردەمی کۆنەوە هەتاوەکو ئێستا درێژەی کێشاوە بوونی هەیە. بەڵێ لە ڕاستیە جنابتان فەرمووتان کە بە کورتی بێ، بەڵام من بابەتە بابەتێکە کە کۆمەڵە ڕەهەندی هەیە و پێویستی بە کات هەیە، بەڵام من وەکو وەڵام دانەوەی داواکاری بە کورتی وەڵامدانەوەی بەڕێستان ئەڵێم سلێمانی تەنیا شار نەبووە کە بابان دروستی کردووە، بەڵکو بابانەکان هەر لە سەرەتاوە میر و پادشاکانی بابان خولیای شارستانیەت و ئاوەدانکردنەوەیان لە زەین و هۆش و فکرا بووە. ئێمە بە بەردەوام باسی سلێمانیەکەین کە لە کاتێکە هەروەکو کە سلێمانی وەکو چەپکە گوڵێک لەلایەن میرانی بابانەوە بنیات نراوە، پێشکەش کراوە بە دنیای شارستانیەت و ئاوەدانکردنەوە. پێش سلێمانی کە سلێمانی 67 ساڵ ئیمارەتی بابان حکومڕانی تیا کردووە، پێش سلێمانی لە قەڵاچوالانە 1500 ساڵ حکومڕانیان کردووە و شاری قەڵاچوالان ئەو سەردەمە ئەو شارە بووە کە هەردوو جلهێزی عوسمانی و سەفەوی نوێنەرەکانیان لە ئاستی بەرزەوە سەردانی قەڵاچوالانیان کردووە و قەڵاچوالان مەرکەزێکی زانستی بووە کە لاسایی ئەزهەر و ناوەندە زانستیەکانی دەوروبەری کردوێتەوە و بێجگەلەوە بابان سابڵاخیشی دروست کردووە، یا بڵێن باشتر بڵێن دروستتر بڵێن دروستی کردوێتەوە لە کاتێکا کە ساڵاخ کەوتە بەرهێرشی مەغۆلەکان لەگەڵ خاکا یەکسانیان کرد بۆ داقبەجی کوڕی شێرەبەکس و سەر لە نوێ جارێکی تر سابڵاغی دروست کردەوە. کەواتە سێ شار
دروست کراوە هەر سێکی بۆ حکومڕانی کوردی دروست کراوە و هەر سێکیشی بابان دروستی کردووە و هەر سێکیشی ئێستا ململانەیە کات وەکو سەفیرێک لە دنیای شارستانیەت و ئاوەدانکردنەوە ئەوە بۆ کورد و بۆ کوردستان جێگەی سەربەرزی دەست خۆشبێکان محەممەد ئەگەر بێمە لای تۆ وەکو گەنجێک وەکو نەوەیەکی باوانیەکان تا چەند تۆ دڵخۆشیت کە ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ هەوڵە درێ بەرەو پێشەوە بچێ ڕۆژ بە ڕۆژ هەوڵە درێ لە هەموو بوارە جیاوازەکانە کاری زیاتر بکرێ وی وەکو شارێکی ئەدەب کە چۆن ڕێکخراوی یونسکۆ دانی پێیانە و شارێکی داهێنەرانە. زۆر سپاس. سلێمانی لە سەرەتای دامەزراندنیەوە حتا گاتە سەردەمی مەحموود پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشا لە دروستکردن و بەهێزبوون و پشتیوانیکردنیان بۆ سێکوچکەی بابان و بۆ نالی و سالم و کوردی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لە ئەدەبە و میرەکانی بابان دایمە برێویان بەمەش داوە. ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ مێژووی ئەمارەتی بابان بەشێکی هەرە زۆری تاریخی ئەم ئەمارەتە پەیوەست بووە بە ئەدەبەوە و ئەساسی ئەوەی کە ئێستا سلێمانی پێگەیشتووە بناغەکەی لە سەردەمی میرنشینی بابانەوە دروست بووە لە ڕووی ئەدەبی و لە ڕووی کەلتوری و لە ڕووی سەقافیەوە. ئەگەر بینە سەر ئەدەب دەست پێ بکەین لە ئەدەبی کوردی و لە سلێمانیەوە دەست پێ بکەین ئەبێ بەدەست پێ بکەین بە باسکردنی نالی و سالم کوردی و چۆن میرەکان بەرەیان پیاون و چۆن توانیویانە زمانی سۆرانی بچەسپێنن لە نامە ڕسمیەکانی خۆیانەوە بیکەن بە زمانێکی ڕسمی میرنشینی بابان. ئەگەر بینە سەر باسی شاری سلێمانی هیوامان وایە سلێمانی بە بەردەوامی بەرەو پێشەوە بڕاوە زیاتر پەرە بە ئەدەب و بە کەلتور بدرێتایە و ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو کراوە جێگای بایەخدان و باسکردنە و جێگای دەستخۆشیە لە هەموو ئەو لایەنانەی کە هەوڵیاندا و پەرەی پێ بدەن. دەستەکانە خۆش بێ مامۆستا ئەکرەم بێمەوە لای بەڕێستان وەکو لە پرسراوی کولتور و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریم ئەو بابەتانی کە لە نێوان ماڵی سۆفی کەریمە بوونیان هەیە و پەیوەندی بە کولتور و کەلەپوری شارەکەی خۆمانەوە هەیە زیاتر خۆیان لە چیا ئەبینەوە و هەروەها هەوڵتان داوە کە پەیوەندی دروست بکەن لەگەڵ ئەو گەشتیارانەی کێنە ناوخۆی شاری سلێمانی تاوەکو سەردانی ئەم شوێنەی ئێوە بکەن و شارەزاییەکی باشیان لەسەر مێژوو شارەکە لەلا دروست ببێ. وەڵاهی من سپاس دەکەم ئێمە زۆر هەوڵمان ناوە و لەگەڵ ئەوە ئەتوانم بڵێم تێکۆشاوین بەڵام خەڵقێک ڕێزم هەیە بۆ جەنابەت بین لەوە ناکاتەوە خۆی بناسیێنێ بە کەلتور و کەلەپورەکەی ئەمە لە دەسەڵاتی ئێمە نییە. لەگەڵ ئەوەشە هەچی تۆ تەسەوڕ بکەی لە ماڵی سۆفی کەریما هەیە هەچی بەکار هاتبێ لە کەلتور و کەلەپوری کوردیەوە بەکار هاتبێ لە ماڵی سۆفی کەریما هەیە. من زۆر هەوڵم ماوە بۆ گەشتیار ببینم گەشتیار بێتە لامان بەڵام بەداخەوە ئەوان نایەنەوێت دۆستایەتیمان لەگەڵا بکەن. پارچەکان چۆن چۆنی بەدەستەخەن مامۆستا چۆن چۆنی ئەو پارچانی کە پەیوەندی بە کولتور و کەلەپوری خۆمانەوە هەیە بەدەستی ئەخەن و دواتر لە شوێنەکەی خۆتانەدایەنێ. وەڵا قوربان یەکێکی وەکو من شار بە شار بە شوێنی ئاگەڕێ و لەگەڵ ئەوەشە هەوڵم ماوە زۆرتری کەمتری نەکەمەوە ئەوەی کە جەنابەت بینیویتە لە ماڵی سۆفی گریم ئەوە بەرهەمی 50 ساڵمە من 50 ساڵەکەوەکەمەوە. باشە مامۆساگەر بێمە لای بەڕێستان یەکێ لە تایبەتمەندیەکانی شاری سلێمانی هەمیشە ئەو خەڵکەی کە لێرە ژیاون هیچ جیاوازیان نەبووە لە ڕووی ئاینەوە لە ڕووی ئەوانەی کە لە شوێنەکانی ترەوە تێکەڵ بەم شارە بوون تا چەند سلێمانی هەوڵیاوە باوەشێکی گەورە بۆ هەموو دینە جیاوازەکان بکاتەوە. سلێمانی هەر لە سەرەتاوە کە دروست کراوە بۆ ئەوە دروست کراوە کە بە کۆمەڵێ تایبەتمەندیەوە بێتە ئاراوە. یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەوەیە کە لەو سەردەمەیە هەر شارێ دروست کرابایە کۆمەڵێ قەڵاو شورای بە دەورایە کرابوو. سلەیمانی ئەوەی بە دەورایە نەکراوە بۆ ئەوەی بڵێ کە من شارێکی کراوەم بەسەر دنیادا بەسەر کەلتورە جیاوازەکاندا. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە وەکو بەڕێستان فەرمووتانەوەیە کە هەموو دینەکانی گرتوۆتە خۆی. ئێستاش تا ئێستا گەڕەکی مەسیحیەکان و گەڕەکی جوولەکان و تەنانەت تا ئێستا مزگەوتێک لە گەڕەکی جوولەکانە هەیە کە ئێستا مزگەوتی مسلمانان نوێژی تیاکەن هەر بە مزگەوتی جوولەکان مەشهورە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم شارە ئەوەیە کە شارێک بووە هیچ کاتێ ملی بۆ داگیرکەردا نەنەواندووەوە بۆ دوشمن ڕام نەبووە
و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە شاری ڕۆشنبیری بووە و شاری داهێنان بووە و شاری شاران بووە و هەموو جوانیەکانی لە خۆی گرتووە. نازانی لەکوێوە باس بکەی. دوێنێ یەکێک شتێکی زۆر خۆشی باس کردوتی سلێمانی یەکێکی تر نووسیویەتی کە سەرەتاکەی شیرینە، یعنی لە معمەلی شەکرەوە دەست پێ بکە، بۆیە شیرینە، ناوەڕاستەکەی بەختیاریە و کۆتاییەکەشی ئازادیە. سلێمانی هەموو ئەو تایبەتمەندیانەی گرتوۆتە خۆی و زۆر بە زیادیشەوە کە دەکرێت ئەوە لە نامەی ماجستێر و لە ئۆتۆڕۆحی دکتۆرایە توێژینەوەی لەسەر بکرێ. دەستەکانە خۆش بێ کاک محەممەد بەڕێستان وەکو گەنجێک وەکو نەوەیەکی بابانیەکانیش داواکاری تۆ لە گەنجان چییە؟ تا چەند گرنگە کە گەنجانیش گرنگیەکی تەواو بە مێژوو و کللتوری ناوچەکەی خۆیان بدەن، هەوڵ بدەن کە ئەگەر زانیاریەکان بە پێی پێویست نەبێ خۆی لە بەردەستیانە خۆیان بە دوواداچوونی بۆ بکەن و بگەڕێن بۆ ئەوەی کە سەرچاوی باشیان دەست بکەوێت لەسەر مێژووی ناوچەکەی کە خۆیان تای ئەژین. بەڕاستی زۆر بە پێویستی ئەزانم گەنجان زۆر پەرە بە خوێنینەوە بن و زۆر مەسادری گرنگ هەیە لەسەر دامەزرانی سلێمانی و ژیاننامەی پاشاکانی بابان هەر لە سەرەتای حکومڕانیان لە دارشمانەوە تا گاتە قەڵاچۆلان دواتر بۆ سلێمانی تا بزان بناغی ئەم شارە چۆن دروست کراوە. ئەگەر دەرفەتێکی بچووکم بیت لەسەر ژیاننامەی برایم پاشا دەست پێ بکەم کە چۆن بیر و بۆچوونی بۆ ئەوە دروست بۆ کام شارە دابمەزرێنێ. سەرەتای ئەوەک برایم پاشا کە لە قەڵاچۆلان لەدایی کە بێ دواتر ئەچێت لە بەغا خوێنینی خۆی تەواوەکە و زۆر متەئسیرە بێ بە کتێبخانەکانی بەغا و حەزارەتی ئەو سەردەمەی بەغا کە دەگەڕێتەوە قەڵاچۆلان و ئەبێتە میری میرانی ئەمارەتی بابان و میرنشینی بابان لە دوای کۆچی دوایی مەحموود پاشای مامێوە بیرروبۆچوونی ئەوەی بۆ دێ کە شارێکی وەکو سلێمانی دابمەزرێنێ کە پێشکەوتوو بێ لە ئاز شارەکانی تری دنیادا کە ئەم شارە دروستەکە لە سەرەتاوە بەوە دەست پێ ئەکرێت بەوە دەست پێکات کە کۆمەڵە شوێنی حەزاری و پێشکەوتوو و ئاسەریتیا دروستە بێت و تایە پەرەی پێ ئەدات و ئەگەر ئێمە بین سەیری ڕۆڵی پاشاکانی بابان بکەین بۆ نمونە ئەحمەد پاشای بابان دوای ئەوەی کە نەفی ئەکرێت و میرنشینی بابان ئەڕوخێ کە ئەچێتە یەمەن و لە ماوەیەک لەوێ ئەبێ هەوڵەیە زۆربەی کتێبەکانی کتێبخانەی یەمەن بەرەو سلێمانی بنێرێتەوە. بەڕاستی ئەم ئیرسە گەورەی کە لە مێژووە هەمانە ئێمە پێویستە ئێستا گەنجان بیخوێندنەوە و بزانن کە چۆن دەستی پێ کردووە و ئەم ڕێبازە بەردەوام بێت چکە ئەگەر ئێمە نەزانین لە مێژوو لە ڕابردووە چی ڕوویداوە ناتوانین ئایندەیەکی ڕۆژ و بە پێویستی ئەزانم ئەو مەسادرە سەرەکیانەی وەکو شەرەفنامە وەکو ئەوانی تر هەموو گەنجێکی ئەم وڵاتی ئێمە بیخوێندنەوە بزانن چۆن ئەم میلەتە و ئەم خەباتە دەستی پێ کردو حتا ئەمڕۆ هاتووە و سلێمانی حتا ئێستاکە ئەگەر بین یەکێکە لەو شارانەی کە دایما ڕوبەڕووی ستەم و زوڵم بۆتەوە هەر لە سەردەمی حکومڕانی عوسمانیەوە حتا ئەگاتە هاتنی ئینگلیز و حتا ئەگاتە سەردەمی بەعس و دایمە لەگەڵ خەڵک بووە لایمە لە سەکۆی عەدالەت دایمە ئەو زمانە بووە کە کور پێی دواوە لە هەر چوار پارچەی کوردستان. دەسەکانی خۆش بێ سپاس بۆیەوە سپاس کەم ڕۆ لە لایمە میوان بوون بە هیوایەوەی کە کەسایەتی وەکو ئێوە کە لەم شارەیان زیاتر گرنگی بین بەوەی کە کەلتور و کەلەپوری ئەم شارە پارێزین و زیاتر هەوڵ بین لای گەنجەکانمان و نەوەی نوێر زیاتر خۆشەویستی ئەم شارە بخەینە دڵیانەوە. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان خۆش بەهۆی ئەو مێژووە پرشنگدارەی ئەدەبی و ڕۆشنبیری بوونی مەرج و پێوەرەکانی ڕێکخراوی یونسکۆیە لەلایەن ئەو ڕێکخراوەوە نێودەوڵەتیەوە بە شاری داهێنەری ئەدەب ناسرا ئەوەش نازناوێکی گەورەی جیهانیە و ئەبێتە تاجێکی پیرۆز و ئەچێتە سەر گەنجینەی سەروەری کەلتوریەکانی ئەم شارەمان. ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین. ئێستا ئەسب سوارانی ئەکادمیای کۆڕاس مای شێشانەیە بەیەکەوە با بتوانین هەمومان بیبینیم بزین ئەو نمایشە چیە کە لەم ڕۆژەیە و لە یادی سلێمانیە کردویانە.